سڵاوتان لەوێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆ لە پرۆگرامێکی نوێ و تایبەتی ژەمی ڕەمەزان گەڕامۆلاتان میوانی ئەمڕۆ لە شاری کەلاری خۆشەویستەوە هاتۆتە مەتبەخەکەی زیزە ئەمڕۆ پێکە خواردنێک دروستەکەی ناوبژیوانێک وەگوتم لە شاری کەلارەوە هاتووە کاک فەرهاد فەرموو بەخێر هاتی چۆنیت؟ باشیت؟ لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ سپاس بەخوا بە ڕۆژی وەنیە؟ طبعا لەخوا بە زیاد بێ و خوا قبوڵی کات پێم خۆشە خۆتمان پێ بناسێنی دواتر چینەتەوەرەکەی فەرهاد نامان کەریم ناوبژوانی تۆبی پێ ناسناوم فەرهاد کەلاریە 1996 لەدایک بووم لە شاری کەلار سپاس بەخوا تام تەمەنەش هاتوین و ئێستاش گەیشتمەتە خزمەتی کەناڵی دیمەن زۆر خۆم بە خۆشحاڵە زانم و ئەمێ ئەوەش ڕابگەینم پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە تەواوی مسلمانان و تەواوی جیهان بە تایبەت کوردستان و کارمەندانی پێشت دیمەن تیڤیش سەربازی ونن هەمیشە سەرکەوتوو بن و لە خۆشییا بن زۆر سپاس تۆ ئەگە دادوەربی داوەر ئەبێ زۆر حەقانی بیۆنیە بە تاکید گومانیتیانە ئیشەکەی ئەمە مۆجودە ئەوە قازی وایە ها قازیشە بێ ئەی طبعا گومانیتیانێ وەنیە هیچ غەشمان قبول نییە تەرتەکەمان پێین زارەکە ئەوە چی ئەو کارتانە سوور و زەرد و کارتی زەرد ئاماژەیە بۆ ئاگدارکردنەوەی یاریزانەکە طبعا ناوژیوان ئەگەر ناوژیوانێکی هادوو لەسەر خۆ بێجاری یەکەم ئەگەر با بڵین فاوڵێکی خەشنی ئەکا پاشە ڕاستەخۆ ناکرێتەوە کارتێکی زەردی بەڕوا بەرزکەیتەوە بە حکمێ و لایبەت تموحی یاری هەیە جیلی ئێساش بەعام هەمومان ئەزانین خوارد تەمەنی 2000 یعنی 2001 2 3 4 ئەمانە هەمووی تموحن ئێمە وەکو ناوبژیوان خۆم طبعا دیارم ناوبژوانێکی زۆر هەیە من لەسەر خۆ بەدەمی پێکەنینەوە ئینزاری دەم بەکارێنم یعنی ئەگەر ئەوەی عەسەبی بێ ناچارم یەک دقە ئەو ناوبژیوانانی کە عەسەبین بۆ نمونە ئەو شتە تەئسیرەکاتە سەر بڕیارەکەیان ئەی طبعا چکە ئەو لاعبی بەرامبرت استغلالێکات و ڕەبوونی من بەکارێنێ نقطەی سعفی منە بەڵام ئەگەر من بەهێمنی بکردم ئەو کاتە ئەو تاوانبارە ئێستا کارتە سوورەکە چییە؟ تەرتە یاریگا جێشت باشە ئەگەر من خواردنەکەم خۆش نەبوو تەرتەکەم مەتبەخی منە عەدالەتم نەوە حەکەم عەدالەت باشە ئەو کاتە پێم بڵێ خواردنەکە خۆش بوو کارت بۆ نێنەوە نامێناوەنەوە کارتی نێنە بادام نابێ بۆی نابێ بەدەمێکن ئاسایە باشە ئێستا باسی خواردنەکەکەم خواردنی ئەمڕۆمان پاستایە باشە پاستا خۆی تۆ حەزت پاستایە پاستا خۆری تقریبا زۆرنە باش پاستاکەی من دڵ نییە بێتتر کە پاستاکەی من خۆیترم ڕۆژ پاستا خۆی انشاءالله تا پێکەینەوە ئەمە باسێکی کەرەستەکانمان بکەم ئەم قاپیان بۆ سوپەکەیە دوو گێزەر دوو پەتاتە دوو قارچک جا ئەمەیە بڵێم بۆ سوپ ئەو شتانە باشە بەکاربێنین کە پڕ لە ڤیتامین و شتی بەسوود و هەوڵە دەم لە هەموو بەرنامەکان لە هەموو سوپەکان ئەو شتانە بەکاربێنم کە زۆرترین پرۆتین و ڤیتامیناتی تایە چکە ڕەمەزانە و پێویستمان بەو شتانەیە اینجا ئەمە ماکەرۆنێکەمانە فتوشینی و هەروەها قارچکمان پێویستە سیرێک پیازێک کەرە خوێ و بیبەری ڕەش و هەروەها ئەم پەنیرە لە کۆتاییە بوو بەکارێنین و هەروەها ئەم کرێمە تەبخە کە لەگەڵ سۆسەکەیە دروستێکین بۆ سۆسەکە بەکارهێنین چینە لای خواردنەکە؟ یارمەتیمەی؟ بۆنە سیرم بۆ وردەکەی؟ سیر ئاسایە؟ باشە ئەوم لە کۆ حەزم لە سیر نییە باشە تۆ لەگەڵ خواردن دروستکردن چۆنی بینە چۆنە؟ وەڵی سەفرم سەفر هەر حەزی لێ ناکەم شتێکی تایبەت نییە تا نازانی یارمەتیم دەی؟ وردکردن ئەو شتانە ئاسایە بە ئایدی من بێ بەڵام وەکو دروستکردنی نەوەڵی پیانەوتی بیتە مەتبەخەکەی منە بێ خواردن بکەی پێشوەختەوە بووم سەفرم من یعنی ئێستا وەرزش گرنگترە لە خواردن بە تاکید ئەگەر چوار ڕۆژنان نەخۆی بەرامبەر بەوەی کە بەردەوام بی لە وەرزشش ئامادەی زین چۆنە تۆ کە وەرزشەکە بێ گرنگی بە خواردنەکەش دەی کە خواردنەکەشە خۆی ئەبێ تاکید بی لە سەحەتی خۆت چکە ئەمە شتێک نییە ئێمە تاقێک بێ دوام بێ سیان بێ ئەمە بەردەوامی ژیانە کۆمەڵش هەیە ئیگۆڕێ باشە خواردنی وەرزشکارە بێت چۆن بێت
شتێکی تایبەت هەیە بۆوان نۆرماڵە شتەکان بەڵام زیاد لە پێویست ینی شتێکی باش بێ بۆ جەستەی ئینسانەکە بۆ ڤیتامینات و شتابە سوپەکەی من بەتاکیت سوپ زەڵاتە سنگی مریشک بە تایبەت ئێمە کە باسی وەرزشەکەین ینی عام هەموو ئەو چوارچێوانی کە لە بابەتی وەرزش و ڕاضەیە سنگی مریشک زۆر شتێکی تایبەتە ینی هەم قووە هەمووزە هەم ڤیتامین هەموو شتێک لە سنگی مریشک ئابەدی ئەکرێ نازانم چەناتان دیقەتە دەنیانە لە بەزدام لە نابوو ئاجام نایخۆمانە بە قسەکەی تۆ بیرم کەوتەوە بە سنگی مریشک دانێم سنگ زۆر زۆر تایبەتە زۆر هەبزانم سنگم هێناوە ئەیکوا لێرە دام لە ناوە لە بیرم چۆ زام لە کوێم داناوە قسەکە تاوا نەکردم سنگمان هەیە باشە تۆزە سنگەکەمان بتوێتەوە بەس من پرسیارێکم هەیە تۆ پێشەوەی ببی بە داوەر پێشتر یاریزان بووی؟ بەڵێ سەرەتای ژیانم لە ساڵی 2000 تقریبان حەوت بوو لە قوتابخانەی ئەڵوەند فرسەیەک هات بۆ ئەوەی کە دەورەی مەکتەبەکان با بڵێن بتوڵاتی مەکتەبەکان خۆم اختیار کرد بۆی وەکو گۆپارێزێک دەرکەوم سواز بەخوا سەرکەوتوو بووم پاش فترێکی بەڵێ ئایتر دوای ماوەیەکیش لەیانەی وەرشی بروسیاریم کردو ساڵی 2013 بۆ 14 ئەو کات کاوتن فەتحی ڕاهێنەر بوو دواتریش ئەوەش لە بتوڵەی ساحە و مەیدانە دو ساڵ لەسەر یەک پلەی یەکەم بێنە لە ڕاکردنی 1500 مەتری و 800 مەتری سواز بەخوا ئەوەی کە ڕەبتی بە وەرزش و ڕاضە هەبێ سەرکەوتوم تیا زۆر باشە هەر سەرکەوتوو بیت ئێستا سیرەکەم بۆ وردەکەی شتەکە کرد بە جدی ئەیوازانەکەم پرسیارێکی تر طبعا من بێزارەکەم بە پرسیاری وایەتم پرسیارە بەس لام دە لە شەڕقەی ناکە بڕیارەدا دادوەری هەڵبژێری جستومە هەمیشە کەسێکی جیاواز بم جیاوازبی هەستێکی دادوەری جیاوازە بەتاکیت بۆ وجدانە ماسودێ چۆن وجدانە ماسودێ وجدانە داسودێ بەتاکیت جوانە چپڵا هەر بژیت باشە ئەمە بزانم ئاستی دادوەری لە کوردستان لە چ ئاستێکایە ئەتوانم بەگشتی بڵێم خراپ نییە تا بێ بەرەو باشتر ڕخنە زۆرە ڕخنە زۆرە ینی زۆر شتێ ئەکرێتە ڕخنە بەڵام لە ئیدعا و لە ئەجانە پێم وانە باش بێ ئەو داوەرانی کە ینی من زۆر دیقەتمدا لە خولەکانی کورسانە لای من با بڵێن یاری دەدەری ناو ژیوان ینی هیچ گروتینێکیان پێوە دیار نییە نازانم ئەکەوێتە کەم تەرخەمی لیژنەی تەحکیمی کورسان بەگشتی یان ئۆلۆمپیە نازانم زۆر شتێک کەم و کوڕیتیا دروستە بێ ئیتر هەموو شتێکی ژەروا بێ بەڵام بەگشتی باشە سوازۆخ باشە ئەی کێ بە باشترین داوەر هەڵێن دادوەر داوەرە زانی لە کوردستانە بەشم پێ بڵێ خراپەکەش پێ بڵێم ناویشیان من ئەتوانم بڵێم ناوژیوانێکمان هەیە لێرە سپاس بەخوا ناوژیوانێک کە ئەتوانم بڵێم یاری جیهانیش بەڕێوا بە ینی ئەوەندە معجیبی ئەوم بە جددی و بەڕاستی من لە عاشق بوونی ئەوە بڵێ عاشقی ئەو بووم کە کاری ناوژیوانی هەڵبژارد چونکە جورئەتم لێ بینی جورئەت ئەوش ناوژیوان دانا ئیتاڵی دانا ئیتاڵی ڕێزوسڵامان هەیە لێرە بووی ئەی خراپەکەمان پێ بڵێ بەخوا باوکمە باو باپیریم بۆ بنووسە ئەم دەنە شەڕە برە یەکشت هەیە ئازین چۆنا کاتی بەربانک باشە شت هەیە ببی خۆی تۆگە جای پرسیارەکان نەدیتۆ چەند پرسیار جاب نەدیتۆ شتی ناخۆشە خۆی ئاسایە شتی تاڵ ئاسایە شتی تیش ئاسایە شتی ترش ئەویان هەر زۆر خۆش ترش هەر زۆر ترشی من هەر فرێشە خۆم نابێ ئەبێ پێم بڵێ زانین چۆن زیزە خان ناکرێ ئێمە لە کارێک هاوین ئێستا من ئەم شتە بکەم ئەبێتە دژایەتی ناوژیانمان هەیە ینی بەجددی ناوژیانمان هەیە تەنانەت نازانە سافیرەکەش لێ دامە عیب نییە ناوی ناوەکەی ناتوانم ئەی باشە سەرسامی چ داوەرێکی جیهانیت بە دڵنیایەوە ناوژوانێک دروست نابێتەوە وەکو کۆڵینە ئیتاڵی دروست نابێتەوە ئەبەت بەس تۆ پێم بڵێمە چۆن وردکەم جارێ هەر بەس پاکی کەم وردیکە ورد شەڵدام دەستکێشە و نەدایە پێ هیچ بۆ ناچیشت کرد بێ هیچم کرد دروستەکە ینی ئیشی مەطبەخ
بۆ منەوە مسابقەیەک نەکەین بۆ لە شت دوورکردنا ببوورە منی نۆ کمێنات خەریکە دەفعمەکەی با نەوەڵا دەستکێشەکە تۆزێک ئەوە چییە ئەوە چییە ئەوم فێرکە ئەوم فێرکە ئەوە چۆن کردت ئەمە تۆ وتت حەزم لێ نییە چێش دروست ناکەم بەڵام نیزامەکانی زۆر زۆر ئاساییە وە جۆرێک شەیکەم تۆ نایزانی دەفیانێک فێرکە دوای بەرنامە دوای تەواو پرۆگرام؟ بۆشتم فێرکە با حەرەکاتیان بۆ بکەم باشە لە خولی عێراقی هیچ یاریەکت بەڕێوە بردووە فەرقەیە بینی عێراق و کوردستان بە تاکید ئێوە ئەتوانن بەشداری ئەو یاریانە بکەن وەکو توانین ئەتوانین بەڵام من بایکۆتم کردو بەڵام بایکۆتم کردو بۆ نایکەم دەبێت طبعا چەند هۆکارێکی هەیە یەکەمیان هۆکارێکی چییە؟ بەجددی و بەگشتی هەم کوردستان و هەم عێراق لەسەر ئاسی کوردستان و عێراق ناوژیانی ملکەچانەوێ ئەمە پێ قبول ناکری حڕیەت و ئازادی کە من تحکیمیم هەڵبژاردو یعنی ئازادم سیری ترمە هێشتا ئەم تردگەرەکە بەڵێ یەک دانەی تر یەک دانە بیلاک بیسا بێمانم هەموو بۆ پاکەی بۆ باشە تۆ پرسیارێ تۆ هەر پرسیار لەم لەگەڵ پرسیارە لە تۆ بگەم پرسیار لە پێشکەشکارەکە ئای چۆن تۆ زمانی ئەمە حاڵێبی لە زمانی ئێوە ئای بۆ ئەتوانی باواقعی تێبگەی ئا دەی زۆر چاکەتەوە بابا زمانمان زۆر دوور نییە لێکەوە مەگەر بزانم مرتاحنیە گۆڕم ئاسایە نانا تێگەم لە هیچ ئەسڵ شوێنێک پێم خۆشە زمانی بە خۆم زمانی خۆت ناگۆڕم. قسە بکەی میژەواڵێم میجەر بە حیاتم قساکەم ئێمە خوا قەزای خوا قەزا ئیتر ئەمڕۆ منیش هەرەڵێم خوا قەزا لە چ کاتێکاڵێم خوا قەزا ئەو شتێک کە بەدڵە بێ ئەو شتێک کە بەدڵە بێ ئەی پێم بێژە چیە پێم بێژە یعنی پێم برێ ئەو لێری گۆتەری پێم پێم برێ من ناڵێم پێم برێ پێم بڵێ پێم بڵێ چیترتان هەیە لەگەڵ ئێمە جیاواز بێ هێواڵم بە ساقە و ئێماڵی قوربانتان بین ساقە و بم ئێماڵیم بە قوربانت بم بۆ تۆ خەڵشین لای سلێمانی نە داغەڵەتم کرد نەتزانی خەڵکی کوێم زمانمانە تێکەڵ حیاتمەکە بێ وڵای هەموو لوغی قساکەی بە حیاتمەکە بێ کەرکوشی ئیتر نزیکین باشە لەگەڵ دلیڤەری چۆنی خواردن داواکەی زۆر بەکەمی بۆ بۆ نازانم جۆرێتەکەی چۆنە ینی ئەبێت تۆ دڵنیابی ئەبێ دنیا بیکە چۆن دروست کراوە ئەی باشە سە لە بەرچاوی خۆت دروستێکین حەز بە سیر نییە شتێکی زۆر زۆر باشە بۆ سەحەت بەجددی ینی ئێمە بە بۆنەکەی هەڵخەڵەتاوین بەڵام ئەگەر بێتە سەرواقعی یەکێکە لە باشترین شتەکانی دنیا کە زۆر سوودمەند دەبی لێ زۆر ئەوەی کە تەقەوەی ناکەی لەم سیریا بەدیەکرێ بگەڕێینەوە لای کارێکی خۆت و پرسیارەکانی من بۆ نافەرمو باشە لە کوردستان چۆن نەتوانی بی بەداوەر ینی مەرجێک هەیە بۆی بی بەداوەر بە تاکید یەکەم خولیا و ئارەزوی خۆت خۆت لە پێش هەموو شتێکی دومیش نیزامی ئەو خوێندەی کە ڕوبەڕووتە بێتەوە ئایا سەرکەوتەبی کە تۆ چیت خوێند و چیت تەواو کرد و دیکە من ئەڵێم خۆ تاقیەکەیتەوە حتممە لەبێ بووی بخوێنی نە بەبەستمەوەی شەهادی پێویستە طبعا پێویستێتی طبعا ئەگەر تۆ باسی یاساکەی حەکەمی نێودەوڵەتی حەکەمی خولی کورسان و عێراق بە تاکید ئێستا تۆ چیت تەواو کردو من خاوەنی سێ بڕوانامەم خولی کورسان و عێراق بەڵام بایکۆتم کردو و نایکەم نایکەم زۆر باشە مەرجە دەرچوی کۆلێژی وەرزشی بیت یا مەرج نییە وەکو مەرج نییە بەڵام خوێندرێتت باشترە ئەزمونێکی زیاتر باشە ئەتە ئێستا پیازەکەم بۆ بزنی بچنم ئێشەکۆ پێکردم قەی چێگە ئێستامانەشن ماوە باوکم تۆ ساڵە نازانی بەخۆ منەوەی بێت ئێرە یارمەتیمدا عیبە چی بۆ ماڵی بۆ میوانی یارمەتیان نادەی هەی من میوانم چۆن یارمەتیم ئەبی یارمەتی بدەی باڵێ عکسە پێچوانێ ئێستا میوان لای ماڵەوەیش ناکە ئەتۆ میوانی من بی قابلێش و پێ بکەم سعیبە بۆ منیش بە تۆکەم نا نا ئێمە ئەبێ پێک و خواردن دروست بکەین ئەوەی دێتە لای من ئەبێ لەگەڵ من ڕۆژێک تاقی بکاتەوە بە خواردن دروستکردن ماشەڵڵاها چەند لێزانی لی
وڵا دەستکێشەکەش نایڵی نایتە تەواوشم کردو تخوا بەجددی بەخوا ڕەحمی کردوایی زۆر لە من باشترە بووی من ناتوانما بە سەریعی باشە ئەی لە سەیران شت خواردن دروستەکەی تۆ وڵا شتێکی ئەوانەی کە زۆر ئاسانە بۆن نەکە هەرڵی هیچ نازانم و دوایی دەرەچشتی زۆری پێ هاڵێ زۆرت پێ و کەمی دەرەخەی ئەمە منمە ئەمەی باسی خواردنەکە بکەم ئێستا ئێمە ماکەرۆنەکە کوڵێنین بەڵام ئەبێت زۆر ئاگادار بین کە زۆر نەکوڵێ بۆی دوایی وەک هەویری لێ نایەت چکە یەک بگرێ تامی زۆر ناخۆشە بێت اینجا کە هەر کاتێک هەر ماکەرۆنێک هەر جۆری ماکەرۆنیتان کوڵان ئەتوانین یەک تۆ زەیتی تێ بکەن بۆ ئەوەی یەک نەگرێت ئێمە ئەمە زانیاریەکە لە لای منەوە لانێ زۆربەتان نەیزانن و کەم بینیومە کەس ئاها بەکاری بێنێت اینجا ئەبێ خۆتان بزانن کە کاتی کوڵانی هاتوویانە و باشترە ئاوەکەی گەرم بێت هیچ دقەیەکی دیاریکرااو نییە بۆی بڵێ ئەوەنە دقەیە لەسەری بێت بەڵام ئەبێ خۆتان ئاگداری بن کە کوڵا لای بەرن دوای ماچێ لای سوپەکە تۆ نازای هیچ سوپێک دروستکەی بە سوپی سوور سوپ چۆن دروستەکرێت بە گۆشتی حیوانەکرێ سوور تایبەت هەر با بڵێن ئێسکەکە و کۆمەڵێک بەهارات و شتی تایبەتی خۆی هەیە ئەو بەجددی لە کاتی سەرمایە بەکاردێ بەڵێ ڕاستە گەرمیانەکان حەزیان بە گۆشتە گۆشت ئەمە گۆشتخۆرین باشە وەک وەرزش کێشەی نییە گۆشت زۆر بخۆی بە تاکیت بەرەوەڵە ئینسان بە تاکیت تۆ ئێمە عادەتێکمان گرتووە هەر بە جددی یعنی ئەسە من سەیرم بە وەرزشوانی ئێستا جیلی تازە پێشەوەی بێتە ناو یاریگای ینی تۆ سەیرەکەی بە خلالی 5 دقە 10 دقە داوای بەد لەکە هۆکارەکەشی چییە ئەو لە ماڵەوە دێ ماشەڵای لێبێ نازانم دۆڵمێ نازانم بریانە نازانم چییە ینی هەر بەجددی نەوەڵات تۆ ئەگەر ئەو پەڕی برسیشت بێت دوو کەوچک سێ کەوچک پێش یاریەکە بۆی ئازاری گەدە نەدا بتوانانی ڕاقی بتوانانی لیاقت بەکاربێنی ئەو زەی کە هەتە بتوانانی دابەشی بکەی ئەمە تیامانە ماشەڵای خوای لێبێت یەک قاب دۆڵما قەونجا دێتە ناو ساحەکەەوە ئێمە چی بەجی کرد ئەمە زەربەیەکە لەگەر لە تیب یاریکاگە لە نادی یاریکاگە لە هەر شوێنێک یاریکە ئەمە زەربەیەکە لە ئەستۆی ئەوە بێنێتەوە ئەسم یەکیان خۆم کە کاری ناوبژوانەکەم بۆم بکرێنی وەڕۆنا ناخۆم بەڵام لەبەر لیاقەی خۆم لەبەر کۆمەڵشتی خۆم دوو پارچە سێ پارچە ئەگەر بڕاتە سێ پارچە ئینا نایڵم بۆی وزەی تایبەتم هەبێت گەشتێکیان پێ بڵێ بە قسەتەکەن چەندێک بە چەندێک بڵم چۆن بە چەندێک بڵێم ئەمە شتانە هەر زۆر دووبارە تۆپی پێ چەند کەسە 11 کەسە 11 بە 11 11 بە 11 هەمووی هەموو 11 چوار ناوژیوان باشە ئەوە چۆن لێکیانەکەیتەوە نای هەموویان لەبەرە ئێستا تۆ ڕەشی و ئەمان کارمەندان با بڵێن مشینم بەو شێوازە ئەوەش دەزانم چۆن ئەوە ئەزانم بەس ینی بۆ نمونە ناوی هەموویانە بێ لەبەر بێ ئیشم بەناو نییە من ڕقم حەقی نییە بەس ڕقمە بزەوت ئەو ژمارەی لە پشتیانە تۆ چی لەوە کارتەکە بۆ ئەو دەرەکەی ئەستا تۆ مخالەفەیەکەی ژمارە پێنجی کارتەکە بەسەر تۆ یا بەرزەکەمەوە من ژمارەکە دەنووسم نازانم ناوچی دوای ئاماژە بە ناوەکە دەدرێ لیژنە بەڵێ ئەزای ئەمەوێت چی من هەنێشت هەیە زانیاریم نییە مێ پرسیار لە تۆ بکەم بۆ منە تۆ یەک بۆ نمونە مەجموعەیە کەسن تۆ داوەریانیە هەر جاری کۆمەڵە یاریەک یا هەر جاری و یاریەک بۆن خولێکە کرێتەوە بۆ منە 32 یاریە لەوانەیە من 6 یاری بەڕێوە بەرم تا کۆتایەکە بنوام زانی هەر لە ئەوڵ تا ئاخیر هەر بۆ نمونە هەر چی پێڵێنەوەی کەوا تۆپێنەکەن تۆبی پێ ئۆکێ هەموو ناوێکیانێ گروپن نەنا سایسا ئەزانم بەسە لە ناوی تیپەکەیە بۆ نمونە ئەسا بۆ زیرەک هەیە تیپی هاوکاری هەیە بۆ منە تۆ یەک تیپی مڵکی هەردووکیان هەردووکیان یعنی کەس ئۆکێ یعنی یەک کەسێک نیە تۆ سەر بەوام بۆ نمونە مامۆستای تیپێک بیت ئەوها نییە داوەر لێکی کەرەوە ئەگە براکەت یاریەکە بێ برای خۆم تەرد کردو تەردت کردو ناو ساحەیە والله زاڵمی بەخوا تەردم کردو نایە من کە دەستپێکە ژوتم زەمیرم مرتاحەکەم میژدانم ئاسوداکەم وەک موچە و ئەو شتانە ئێوە دەوام ئەکەن هیچ موچەیەکتان نییە منەکو خۆم کە بای کۆتم کردووە نیمە
بەڵام تیپە میلیەکان زۆر جار کۆتایی خولێکە یان شتێکەوە سوکە مادیەک ئەکرێ و ئەدرێ لە تۆ پێش تیپی میلی هەیە تاکیت بڵێ وڵای زانیاری زۆرمان دەستکەوت من لەگەڵ یاری شتا زۆر بینم نییە باشم بەڵام ئەم شتانی ئێستا لە تۆم پرسی باشتری شە بمۆنیە ئەسا ئەو کارتە زەردەکە چی بوتمان ئەو ئاگدارکردنەوەیەکی جددی ینی ئەگەر هەمان شت دووبارە بکرێتەوە بە کارتی سوور یاریگا قساکە گۆڵە هاهاکە ئەوە ئیسالای خۆتانە بێژەر بەگشتی بێژەری تۆی پێ بێژەری تۆی پێ کێمان هەیە لە کوردستان زۆر زیرەک بێ من دوو بێژەر زۆر پێی سەرسام و زۆر ینی لەم دوایە ئیسامەجید کە یەکیان خۆم بانگەشی شاری کەلارم کرد بۆ کۆتایی خولێک ئەدایەکی زۆر جوان تەمان پێشەوەی دەست بەکار بێ لە کەناڵی دیمەن وەسپاس بخوا ڤیوێکی زۆری بۆ خۆی پیا کرد و ئێسش کە لە کەناڵی دیمەنە بەتاکیت ئێسش کە لە کەناڵی دیمەن تیڤە ینی ئەمە بابێتە داوایەک زۆر گەنجانی کەلار بەجددی عاشقی دەنگی و کوڕن پێیان خۆش بووە ینی کە من لێرە داوت کراوم و لە هەمان تەلەڤیزیۆنی ئیسامەجیدە داوایان کردووە یاریەکان کۆمنتاری بکات چکە بەجددی سەوتێکی وزە بەخش ینی من خۆم لێو بوومە خەڵگاتووە لە یاریە خۆم ناوژوانی ناوڕاز بوومە وتوێتی وەڵای بەس بۆ بێژەرەگات باس بۆ بێژەرەگە ئەمە کەم نییە بۆ شخصێک تەسایەتێک باشە ئێستا من بینیومە بە عەرەبی ناوی یاریزانەکانەڵێ لە کوردی لە زمانی خۆشمانەوە بانگی یاریزانەکانەکە کە یاریەکەن چۆن ینی معلقی پێڵێ بۆ نمونە گوێم لێ بۆ ناوی یاریزانەکە هێنێ بۆ نمونە ئەو خەریکا چه گۆڵەکە ناهێنێ ئەگەر خۆمان ناوی خولە بوو ناوی حەمە بوو ڕێک ناوێت هەر خولە و حەمە هەرڵێ خولە حەمە هەموو جارێکە گوێم لێ بێ گوێم لە هی کوردی نەبوو بەسکە گوێم لە عەرەبێ بێ ئەڵێم ئەبێت چەند خۆش بێکەناوە کوردیەکانەوە هەبان کرێ وەڵا هەروایە هەروایە هەرە وەڵا ئەسا من زۆر جار خۆم فەرهادم لە ناو ساحەیە قیڕێنێ فەرە ئەم شتانە کوردکراوە نۆرماڵە ناسایە شتانە تووشە بێ باشە هیچ حساسەتێک هەیە لە بینی شارەکان بۆ تۆی پێ ئەم لەم دوایە بڵێ هەیە لەم دوایە شارێک و شارێ ئەو بڕیاری کە لەسەر یانێ وەرشی خانەقین و چوارخۆرنە درا دوور لەوەی کە خەڵکی گەرمیانە و مەنتیقەیەکی لای گەرمیانە من بە دروستم نەزانی ویستم پۆستێکشی لەسەر کەم بەڵام بە حکمەوەی کە من وازم هێناوە با بڵێن بای کۆدم کردووە نەمتوانی قسەکەی لەسەر بکەم ناوژیان متابعە یاریەکەم کردبوو 27 دقە لە نێو ژووری خۆگۆڕی ناوبوو ناوژیان چارەگێکی هەیە هۆکار چێتەوە 27 دقە ناچێتە دەرەوە ئەمە یەک فیدراسیۆنی تۆپی پێی کورسان بڕیاری یانی خانەقینی داوە على ئەساس با بڵێن عقوبەی مادی و معنەوی و دوور لە هاندەر ئۆشتانە ئەمە ئەم قسە نەکەم بۆی کە لەسرم نەکەوێ بەڵام 100% غەڵەت 100% توانین ڕخنیان لێ بگری ڕاخسە خۆ بە خۆیان بڵێ بۆنا زۆر بەجددیش ئەیگیرم وە کردوشمە بەڵامی تر لەبەر هەنێ هۆکار پاشگەزمەوە پاشگەسەکە لەبەرەوەی پەیوەندم پیانەوە نەماوە باشە کێ سەرپەرشتیاری تۆپی پێ لە کوردستان سەرپەرشتیاری تۆی پێشتر کاپتن سەفین وەکو ئەوش دووبارە نابێتەوە هیچ گومانێکی تیانە لەم دوایەشە زۆر بە کەمیم تابعی خۆلی کورسانەکەم لەسەر یاریەکەی سەیسایق و هەڵەبجە دوورم لە هەمووی ئەفو سەیسایق و چەمچەماڵ دوورم لە هەر هەموویە کێنێ پەیوەندی بە منەوەنی و ئاسایی قەت نەبۆتە کێشە بۆ ڕخنەکانت کە ڕخنە ئەگری پەلەمارش دراوە بەجددی ناو شتانە زۆر ئاسایەکە من ناوژوانی تۆ بم تۆ بدۆڕی بێتە لای من بڵێ کاک فەرهاد باشترین ناوژوانی دەستە خۆش بێت ئەبێ ئەوش چاوەڕێوشکم کە بدۆڕی بێ پەلەمارم بێ ئەم شتانە هەیە زۆر جار خۆشمان کردێتە قوربانی سەرکەوتوو بیت من نازانم پیازەکە تەواوە وڵات تێکەڵم کرد تێکەڵی کە کێشە نیە خۆشمەر تێکەڵێکم ئێستا توانێ وەرم بۆ پاکەی فێرکەران فێر کردوێت تێریکەی ئەم پیازە ژورتکەمیان لای ئەمڕۆ هەموو وردکردنەکان بۆ تۆ نانابەستە ئەوە پیازە ئێوە ڕەمەزانان لە ماڵەوە سوپ دروستەکەن بە تاکیت شتێکی زۆر باشیشە زۆر زەرورە لە ڕەمەزانە سوپت ئامادە بێت هەموو ڕۆژێک و هەروەها بەشتی بە سووت دواتریش باسم کرد هەر چەندێک لە شتی سروشتی و لە سەوزەوە دروستی بکەی باشترە تاوان پێکاتی سروشتی بێ باشتر و سەحتریش چونکە ئێمە بە ڕۆژوو ئەبین پێویستمان بە ڤیتامینات و
و پرۆتیناتە بێت و ئەو شتانەش لەم شتانەیە کۆبووەتەوە ئەو شتانە لەم شتانەیە کۆبووەتەوە یعنی پرۆتینات و ڤیتامینات بۆ منە گێزەر بۆ منە قارچێک پەتاتە زۆر سوودی لێ ئەبینین بۆ ئێسێمە سوپەکەمان دروست دەکەین ئەتوانین بە ئاوی گۆشت بە ئاوی مریشک یاخود بە ماجی من ئەمڕۆ بە ماجی دروستێکم ئەو کەرەستانە ورد ئەەکەم و تێکەڵی ئەەکەم پێکەوە ئەکوڵێت دواتر ماجیەکی مریشک و تۆزێک خوێ و هەروەها تۆزێک لە بیبەری ڕەش ئەکوڵێنین و نوشی گیانتان بێ اینجا دواتر ئەچینە لای پاستاکە ناوبڕێک ئەڕۆم دواتر ئەگەڕێم وڵاتان دوای تەواوبوونی خواردنەکەەوە ئامادەکردنی سفرەکە گەڕام وڵاتان ماندوم کردی بەش ساغ بێ ئەمێ باسێکی خواردنەکە بکەم پاستاکەم کوڵان ماکەرۆنێکە با بڵێن ئەمە ماکەرۆنی فتوشینیە پێشتریش ئاماژەم پێکرد سیر و پیاز و قارچکەکەم پێکەوە سوور کردەوە و کرێمەکەم لەگەڵی تێکەڵاو کرد و واتە سۆسەکەمان ئامادە کرد لەگەڵ تۆزێ خوێ و بیبەری ڕەش و تێکەڵاوم کردانی زۆر ئاسانە ئەویش سوپەکەمە کە بە گێزەر و قارچک و پەتاتە دروستمان کرد بۆنی زۆر خۆشە بەس من یەک پرسیارم لە تۆ نەکردو ئەمڕۆ تونیر بوو یا برسیت بوو بە حکمەوەی لە گەرمیانەوە هاتووم طبعاً ئەوێ تونیم بێ لەبەرەوە لا گەرمە زۆر هەر بەجددی گەرمە یعنی ڕاستەکەی وەڵایی من لە سەرەتا تونیمەوێ بەس کە خواردن دروستەکە مەگاتە کۆتایەکانی تر بۆن و بەرامی خواردنەکە زیاتر برسیتەکە ڕاستی لەسەر خواردنەکە هەستێکی باش بووم چۆن بووم وەڵا شێفی ئەوە زانی چی کە زانیم شێفە وتم بۆ پێت نەوتم وتی لەبەرەوەی هەموو شتەکانم پێ نەکەی بمزانیای شێفە هەر لە سەرەتاو یەکشتم ناکە ڕێگەموت ئەوە پاستان بۆ دروستکە بۆە بە حەزری بینیتە بەردەستمەوە ئەمێژیشی خۆمەزانەوە زۆر زانی وەڵایی کەلارەکان زۆر زانن سپاتمان کرد باشە ئەمەوێت دواوتەی خۆت بڵێ لەبەری کاتی بەربانگە و ڕۆژەکەمان بشکێنین فەرموو سەرەتا سپاس و پێزانینم بۆ جەنابتان هیوام تەندروستی و سەلامەتی بەڕێستانە و سپاسی و برایاناکەم بە جدی مانوو بوونم ڕۆ بە ئەرکەکەیان و تەمان ئەوان نەبن ئێمەش نینەوە گومانی تیانە و دووبارە و سێبارە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە تەواوی مسلمانانەکەم ئینشاءڵڵا ڕۆژ و تاعاتی هەموو لایە قبول بێ و سپاسی تایبەتم بۆ کەناڵی دیمەن تیڤی هەیە هیوام سەرکەوتن و سەرفرازیتان ئینشاءڵڵا لە داهاتووە کۆمەڵێک بەرنامەی جوانتر کۆمەڵێک نیزامی جوانتر ئینشاءڵڵا پێشکەش بە بینەرەکانتان بکەن و لێرە شۆ پێتانەڵێم ناوازن ئینشاءڵڵا زۆر سپاس بە ئامادەبوونت ماندوم کردی شتەکان زۆر جوان بۆ ورد کردم دەست چاو خۆش بە هەر بەردەوام بە خۆشەویستانم هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆ سفرە خوانی ئێمە ئامادەیە هیوادارم هەموو کاتێک سفرە خوانی ئێوە ڕازاوە بێت ئینشاءالله ڕۆژ و نوێژی هەموو لایەکتان قبول بێت ئەمڕۆ هاتینە کۆتایی بەرنامە تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ